ئەو کاتتان باش. ئەوڕۆ پێم خۆش بوو باسی شتێکی بکەم کە لە ڕێگای گوێم لێ بوو لە رادیۆی فینلاند. رادیۆی فینلاند یەکێک لە شتە خۆشەکانی بووە باشەکانی ئەوەیە هەر ڕۆژێ لەو وڵاتەی بابەتێکی باز دەکات یان بابەتەکە پەیوەندی بە ڕووداوەکانی ئەوڕۆ هەیە، شتەکە ڕووی داوە ئەوڕۆ یان یەک دوو ڕۆژ پێش، یان ئەوەی کە بابەتێکی زۆر کۆمەڵایەتی و گرنگ باز دەکا. تەنانەت جاری وایە باسی شتی وا دەکا کە بە قەولی خۆمان بڤەنە، ئەسەن زۆر زەحمەتە لە نێو خەڵکیدا باسی بکەی، شتی زۆر زۆر خصوصی و تاکە کەسی باز دەکا کامە بۆمان پرسیارەوە کەس نەبووە لی بپرسین جاری وایە یا پێمان زەحمەتە لە خەڵکی بپرسین. بەرحاڵ ئەوڕۆ باسی ئەوەی کرد کە کوتی تا چ ڕادەیەک باز لە بۆڵەبۆڵی ژن و مێردی بوو، بەڵام هەرچەند زۆرتر باسەکە لە بۆڵەبۆڵ یان پرتە و بۆڵە و پرتە و بۆڵەی ژنان بوو لەسەر پیاوان، وەلی لەسەرەوە بڕوایان کە پیاویش هەر بۆڵەبۆڵیان هەیە. بە پێی لێکۆڵینەوەکان بۆڵەبۆڵ پرتە و بۆڵەی ژنان لەسەر مێردەکانیان وردە وردە دەیان کوژێ، یعنی دەڵێ ژەهر یان سەم زۆر بە خێرایی بە سورعەت مرۆڤی دەکوژێ، بەڵام پرتە و بۆڵە ئەویش هەر مرۆڤی دەکوژێ، بەڵام بە ئێواشی و بە زۆر بە ئارامی دەیکوژێ لە کۆتاییدا. ئەوە لێکۆڵینەوەی ئەوەی دەرخستووە بە پێ و لێکۆڵینەوەی کە دەرکەوتەوە زۆرتر پزیشکی و حاڵەتی دەرونی هەیە. مادەیە کاتی کە بۆڵەبۆڵ زۆر دەکرێت، پیاوان دشکردەوەی پیاوان یان واکۆنشی پیاوان نسبەت بە بۆڵەبۆڵێ جوورێکە کە مادەیەکی بەشی لە شیوانەدا تەرەشع دەبێ کە ئەو مادەیە وردە وردە کاریگەری دەبێت لەسەر ماندووبوونی دڵ و مێشک و ئەوانە و لە کۆتاییدا دەتوانێت ببێتە هۆی وەی کە سەکتەیان جەڵتەی دڵیان توش بێ. جا من شتێکی کەوە بیرم هاتەوە بەڕاستی لە کولتوری کوردیدا زۆر شت کوتراوە کە ئێستا هەز دەکەم تەواو لەباری پزیشکیەوە ینی سەلمێنراون. بۆ وێنە ئەمن بۆ خۆم زۆرم بیستۆتەوە کە کوتویانە فڵان پیاوە دەڵێن پیاوێک کە پیر نابێ ئەوە ژنی چاچی هەیە، ژنی باشی هەیە، یان پیاوێک کە درەنگ سەری سپی دەبێ ئەوە ژنی باشی هەیە. ئەوەم زۆر جۆ لێ بووە، دیارە لە زۆر جیانڕەتی دەکەنەوە، بەڵام بەگشتی مرۆڤەکان ئەوەی دەڵێن و لە نێو لە لای مەلانی کەم لە منتیقەیمە لە ناوچەی کە من لی دەژیام لە لای شنە و دەوروبەری ئەو قسەیە زۆر دەکوترا بۆ خۆشم هەر لەسەرەوە باوەڕێمە ڕاستە. من زۆر بنەماڵم دیوە کە ژنەکان زۆر بە بۆڵن، خۆش نییە لەو بنەماڵەیدا ژیان زۆر خۆش نییە، سەختە، تەنان دەگە میوانیشان دەبی خۆش نییە، ئەگەر منداڵی ئەو ماڵی بی ئەو ژنە دایکت بێ هەر خۆش نییە، تەنانەدەوە دایکی تۆش بێ. ئەمن وەبیرمە خاڵێکم هەیە کە ئێستا ژنەکانی نەماون، بۆیە باسییان دەکەم، دەنا ڕەنگە زەحمەت بە لەسەر ئینترنێت باسی خاڵی خۆت بکەی هەر چەندەوە واقعیەتە. خاڵم یادی بەخێر هەمیشە دەیکوت دووشت ئەمنیان پیر کرد، یەک دووژنی و پرتە و بۆڵەکانی ئەوان، یەکیش غەریبایەتی. خاڵم چوو بوو لە منتیقەی شنوێ دوور بۆ شنەوە نەغەدەی چوو بوو ناوچەیەکی دیکەی کوردستان لێ مەلا بوو، بەڵام بۆ ماوەی نازام 6 مانگ ساڵێک چەند خاڵی من دووژنی دەبێ، دیدوای وای لە یەکیان زیاد دەبێتەوە و هەر ژنێکی مابوو هەتا و دوانە کە ئاویش بە ڕەحمەتی خودای گەیشت. بەرحاڵ خاڵم وە بیرما ئەو تەجروبەی دەکوت. ئەم منداڵ بووم، بۆ قسەی بۆ خەڵکی دەژێراوە بۆ گەورە ساڵەکان، بەڵام من ئەوەم جوان لە بیرە ئەو شتەی بۆ باس کرد. ئەو شتە هەیە لە لایمە بەڕاستی ئەو بنەماڵانی کە ژنی بە پرتە و بۆڵیان هەیە.
دەڵێم پیاوەکان بەنیسبەت ژنان ینی زۆرتر تێک دەچن یا کاریگەری لەسەر دڵ و مێشکیاندا دەنێ پرتە و بۆڵی ژنان لە هەمان کاتدا پیاوی بە پرتە و بۆڵەش هەیە بەڵام دەڵە ژنان زۆریان کاریگەری نابێت لە سەریان پرتە و بۆڵی پیاوان ئەو جووری کە پیاو لە سەریانە بێت لەگەڵەوەیدا کە پیاو بەزاهیر قەویتر و بەهێزتر و قایمتر دیارن بەڵام بۆڵەی ژنان کاریگەری زۆر لە سەروانە بەڵام ژنان ئەوەندە ئازار نابینن لە بۆڵە بۆڵی پیاوان هەرچەند دەڵێن ئەو لێکۆڵنەوە دەڵێ کە پیاویش هەیە بۆڵە بۆڵی پیاوانیش بۆڵە بۆڵی دەکەن بەڵام بۆڵە بۆڵی پیاوان نە بەقەت ژنان زۆران نەوەکو ژنانیش کاریگەری خراپی هەیە لەسەر جەستەی مرۆڤ بەڵام ئەم بۆ خۆشم لەو کەسانم کە خێزانم دەڵێ بۆڵە بۆڵت هەیە و هەوڵ دەدەم لەوەی واوە ئەمیش گۆڕانکاری دەخۆمدا پێک بێنم بەڵام ئەمن پرتە پرتم نییە ینی دە باڵە خۆمدا معمولەن شتێکی کە دەبینم زۆر کوتراوە باسی کراوە و جێبەجێ نابێ قسەی لەسەر دەکەم زۆر دەڵام ئەوە بۆ نەکرد هەروەشی کە لە رادیۆش زۆر کەس تەلەفۆین دەکرد دەیکوت بەردەوام ئەمن دایان پرسی ئاخرجار کەی بۆڵت کردووە دەیکوت مەسەلەن بەیانی منداڵەکانم دیسان مێزەکان خاوێن نەکرد بۆ دەڕۆیشتن بۆڵم کرد بەهەرحاڵ ئەمن بۆ خۆم یەکێک لە بۆڵەکانی کە هەمە بەردەوام ئەوەیە کە ددانتان شتووە بەردەوام هیندم پێکوتونە پێم وایە منداڵەکانم بێزار بوون لێم یانەوەی کە بەڵام هەموو ڕۆژێ لە فینلاند دەبێ ڤیتامینی دێ بخۆی لەبەرەوەی کە کێشەی زۆر کێشەی لێ دەخڵقێ لەبەر نەبوونی هەتا و ڕووناچی و ڕۆژەوانە کێشەی زۆر گەورە لە نەبوونی ڤیتامین دەی دەخڵقێ یەکێک لە گەورەترین و سەرەکیترین کێشەکانی کە کەسێک ڤیتامین دەی نەخوا ئەوەیە زۆر بە هەسانی تووشی خەمۆچی و ئەفسوردگی ئەوانە دەبێت جا بۆیە ئەمن زۆر تاکید دەکەمەوە لەسەرەوەی بەهەرحاڵ ئەم بۆ خۆشم بە بۆڵە بۆڵم وەلی ئەوە بەپێی لێکۆڵنەوەکان دیارە قسەی من زۆری تەئسیر لەسەر خێزانم نییە چونکی خێزانم زۆر لە من شادترە و کەیفی ساسترە دیارە ئیمە بەڵام ئەو بە بۆڵە بۆڵ نییە ئەگەر ئەو بە بۆڵە بۆڵ بەدڵنیایەوە تەئسیری زۆر لەسرە من دەبوو و هەر ئەوەی بەڕاشکاویش بڵم ئەمن بۆ من تەحملی سەخت دەبوو چەندجاری وای هەندێک میوە ماڵا میوان بوومە چەند دقەیەک شاهیدی و بۆڵە بوڵە بوومە بۆم قرس بووە بەڵام نازام ئەو پیاوە چەندی تەحمل کردووە جا هەر بە پێ و لێکۆڵینەوەی دەڵێ دا هەتا 15 ساڵ تەمەنیان کەمتر دەبێ ئەوانەی ژنەکانیان بە بۆڵە بۆڵە جا هیوادارم ژنەکان ئافرەتان ئەوەی لە بەرچاو بگرن و لە هەمان کاتیشدا پیاوەکانیش سرنج بدەنە ژنەکان چیان دەوێت بۆی کە پرتە بۆڵیان کەم بێ بە داوای لێبوردن ئەو باسەم 20 و پێم خۆش بوو منیش باسی بکەم و بیگەێنم بێەوە ئەگەر بۆتان تکراری داوای لێبوردن دەکەم و ئەگەر هیچ تازەیە هیوادارم سوودی لێوەرگرن ڕۆژێکی خۆشی پاییزی بۆ هەموو لایەکتان